سڵاو دیاری عومەرم لە ئەڵلقەیەکی نوێی شەش پرسیار لەگەڵتاندا. بۆ شەش پرسیاری ئەم جارە کاندیدی ژمارە 51 لە لیستی 109 نیان عومەرم لەگەڵە. بەڕێزیان پارێزەرن یەکێکن لەو پاڵێوراوە بەتوانە و بە ئەزمونانەی کە لە لیستی پارتی دیموکراتی کوردستان متمانەیان پێدراوە تاوەکو دەنگدەران بتوانن بیکەن بە یەکێک لە پاڵێوراوەکانی خۆیان و هەروەها بە کۆی دەنگ متمانەی پێ بدەن تاوەکو بچێتە هۆڵەکانی پەرلەمان. نیان خامە خێربەی زۆر خۆشحاڵم کە لێرە دەتان بینم. منیش دووبارە زۆر خۆشحاڵم بە ئامادەبوون لە بەرنامەی بەڕێستان. سوپاس بۆ ئەم دیدارە. سوپاس بۆ بەڕێستان. بەڕێستان وەکو پارێزەرێک یەکێکن لە پاڵێوراوانی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بە ژمارەی 51. من شەش پرسیارم بۆ ئێوە ئامادەیە کە وەڵامی هەرێکێک لەم پرسیارانە بەشێک لە تایبەتمەندی و پسپۆڕی و هەروەها ئەو باسانە دەخاتە بەرباسکە بە دڵنیایی و دەنگدەران دەیانەوێت لە بەڕێستانی ببیستن. هیوادارم کە لە بژاردەی شەش پرسیارەکەی تۆ ئەوانە بن کە مەبەستە وەڵامیان بیتەوە لەبەر ئەوەی من کۆمەڵێک پرسیار دەخەمە بەردەسی بەڕێستان. لە کۆ شەش پرسیارەکە تەنها یەک پرسیاریان لە لای من دەمێنێتەوە بۆ کۆتا پرسیار ئاڕاستی بەڕێستانی دەکەم. لە نێو ئەم دوو بۆکسەدا دانێکیان پڕ لە پرسیاری هاوڵاتیانە، دانێکشان بەتاڵە. تۆ ئێستا دەتوانی 5 لە کارتەکان هەڵبژێریت بۆ ئەوەی وەڵامیان بدەیتەوە و هەروەها دواتر دەیان خەینەوە بۆکسێکی دیکە بۆ پاڵێوراوێکی دیکە. بفەرمە. بژاردەی پرسیارەکان خۆت سەربەستی تێیدا کە دەتوانیت لەو کارتانێک دەری دێنیت و هەروەها لە یادی شنێکین لە ئەو 5 پرسیاری لە لای بەڕێستانە دانەیەک دەتوانن پاس بکەن ئەگەر نەتانویست وەڵامی بدەنەوە. واتە مافی ئەوەشتان هەیە یەکێک لە پرسیارەکان وەلاوە بنێن. پرسیاری یەکەم زاین چیتا پێ دەڵێت؟ خۆشحاڵم بە پرسیاری یەکەم. پێم وابێ ئەم پرسیارە تایبەتمەندە بە بوارەکەی من. دەڵێت چۆن پرسپۆڕیەکە دەکەیتە خزمەت؟ پێم وایە کە پەرلەمان ناوەندێکی سیاسی و یاساییە بۆ داڕشتنی یاساکان و بۆ خزمەتکردنی هاوڵاتیان، چکە دەبێ لە بیرمان نەچێت کە ژیانی هاوڵاتیان لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتیەوە وابەستەیە بە یاساکان. و پسپۆڕیەکەی منیش ئەوەیە کە یاساناسم و ئەزمموی 17 ساڵ کاری یاسایم هەیە لە ناو دادگای سلێمانی، بۆیە زۆر ئاسان دەتوانین کار لەسەر خزمەتکردنی هاوڵاتیان و هەموارکردنەوەی یاساکان بکەین لە نێو پەرلەماندا. بەو هیواین دەتوانین چینە بژاردەی دوو هەمت کە خۆت سەربەستی یەکەم کار دەردەهێنی یاخود هەر کام لە کارتەکانی دیکە. بفەرمە. پرسیاری دوم. یەکەم هەنگاوت بۆ کام توێش دەبێت؟ پێم وایە نوێنەری گەل، ئەگەر ئینشاءالله من بوومە نوێنەری گەل و متمانی هاوڵاتیانم بەدەستێنا و نوێنەراتی ئەوانم کرد لە نێو پەرلەماندا، دەبێت بە بێ جیاوازی خزمەتی سەرجەمچین و توێژەکانی هاوڵاتیان بکەین. بۆ ئێمە سەرجەمچین و توێژەکان مافی خزمەتکردنیان هەیە بە بێ جیاوازی. بەڵام بەپێی ئەزمون و تایبەتمەندی خۆم کە کەسێکی یاساییم و بەردەوام کێشە و مەشاکیلی هاوڵاتیان بەشێک بۆ لە پیشەکەی ئێمە، پێم خۆشە ئافرەت یەکێک بێ لەو چینەی کە خزمەتی بکەم. لێت ناشارمەوە ئێمە زۆر کات لە کاری پارێزەرایەتیدا ڕوبەڕووی ئەوە بووینەتەوە کە ئافرەتان کاتێک جیا دەبنەوە خاوەنی چەند منداڵێکن، داوامان لێ ئەکەن هانەمان بۆ ئێهێنن کە بۆ نمونە داوای نەفەقەیان بۆ تۆمار بکەین، داوای نەفەقەی منداڵەکانیان. کاتێک لێی دەپرسیت کە کارت چییە؟ ئەڵێ ئافرەتی ماڵەوە. کە پێی دەڵێ داهاتت چییە؟ ئەڵێ یا تەقاوتی بۆکم بۆ ماوەتەوە کە 200-300 هەزارە، یا دەڵێ خوشک و براکانم هاوکاریم دەکەن. ئەمە زۆر کاریگەری هەبوو لەسەر ژیانی من. جاری وایە نەتوانی و حەقی خۆشی لێوەربگری بە پێچەوانی ئەوەوە بە ئەرکی سەر شانیشت زانیوە سکاڵاکەشی بۆ تۆمار بکەیت و لەگەڵ سکاڵاکەشیا بڕۆیت. تەمەنا ئەەکەم پەرلەمان ناوەندێک بێت بۆ من کە بتوانم مادی و معنەوی هاوکاری زۆر کەس بکەم کە لە ژیانی پارێزەراتی خۆما ڕوبەڕووی ئەو چین و توێژانە بوومەتەوە کە شایستەی خزمەتن. هیواداریم. نیان عومەر کاندیدی ژمارە 51 لیستی 190 پرسیاری سێ هەمت هەڵدەبژێریت کە لە دوای ئەمە وا دەکات دوو پرسیارت بمێنێ لەگەڵ ئەوەی لای بن. فەرموو. ئامادەیت هیچ بەڵێنێک بدەیت؟
بەڵێنێک کە ئێستا بیدەیت بە دەنگدەرانت تایبەتەوانی کە تۆ بژاردە دەکەن و دەنگ بە تۆ دەدەن و دڵنیابی لەوەی دواتر دەیتەوە بۆ لایەن ئەو بەڵێنت دەبێتە سەر. دەنگدەر لە هەڵبژاردنەکاندا یەکێکە لەو توێژەی کە دەبێت ڕێزی لێ بگیرێت، چونکە دەنگی ئەوە کە گۆڕانکاری سیاسی لە سیستمی حکوومەتڕانیدا دەکات. بۆیە شایستەی ئەوە نییە کە هەڵبخەڵەتێنرێ فری و بدرێ بە بەڵێنی ناواقعی و ناڕاست، ئەو بەڵێنانەی کە تۆ نەتوانی و لە تواناتدا نەبێت بۆی جێبەجێ بکەیت. لە ڕابردوودا بەڵێنی زۆر ناواقعی، بەڵێنی زۆر گەورە و قەبا بە دەنگدەر درا و دەنگدەر سزای ئەو کەسولایانانەی بیندا کە پێشتر ئەوەشمان بینیوە. بۆیە من وەکو پارێزەرێک لە لیستی پارتی دیموکراتی کوردستان کە لیستی خزمەتگوزاریە لە کەم کەم لە زۆر زۆر، پارتی دیموکراتی کوردستان یەکێکە لەو پارتانەی کە هیچ کاتێک بەڵێنی ناواقعی و قەبەوزل بە هاوڵاتیان نادات، بەڵکو بە بەردەوامی لە خزمەتی هاوڵاتیاندایە. منیش تەمەنا ئەەکەم بەپێی پسپۆڕیەکەم بتوانم هەموو ئەو یاسایانەی کە من تیا پسپۆڕ و تایبەتمەندم و پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە بتوانم کە هەمواریان بکەمەوە بەو جۆرەی کە گۆڕانکاری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست بکات. لە ڕوویەکی تریشەوە هەمیشە گرێدراوی پەیوەندیەکانم بم لەگەڵ هاوڵاتیاندا و گەیەنەری دەنگی هاوڵاتیان بم بە حەق. دەستان خۆش بێت، وەڵامێکی پڕاوپڕ و بە دڵنیاییەوە وەڵەکانی پەرلەمان جێگای بەڵێندانی پێشوەختە نین، بەڵکو شوێنی ئەوەیە کار بکرێت بۆ جێبەجێکردنی بەڵێنەکان. پرسیاری چوارەم، کام لایەنی کارنامەی پارتی لای تۆ گرنگترینە؟ وەکو خودی خۆت کاتێککە کارنامەی پارتی دیموکراتی کوردستان دەخوێنیتەوە، کام لە خاڵەکانی کام لە لایەنەکانی زۆر بەلاتۆ گرنگە بە تەواوەتی کاری لەسەرکەی، یاخود گەر بڵێن تا ڕادەی پسپۆڕبوون تێیدا و تایبەتمەندی پێ بدەیت؟ کارنامەکانی لیستی ژمارە 190 کە کارنامەی لیستی پارتی دیموکراتی کوردستانە هەموو کارنامەکانی لە خزمەتی هاوڵاتیانە، هەموو کارنامەکانی بۆ ئاوەدانکردنەوەیە و بۆ بەهێزکردنی ژێرخانی ئابووری ئەم هەرێمەیە و بۆ دۆزینەوەی هەلی کار و دەستی کارە بۆ هاوڵاتیان. بەڵام جوانترین کارنامە لە لای من کارنامەی چاکسازی بوو کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەستیدایە. ئێمە پارێزەرین، ئێمە لە نێو فەرمانگەکانی حکوومەتدا کارمان کردووە، ئێمە ئاگادارین چەند گەندەڵی و دزی لە نێو فەرمانگەکاندا کراوە. ئەم کابینەیە توانی کارنامەی چاکسازی بکاتە بەشێک لە سیستمی حکومڕانی کە بناغەیەکی باشی دانا بۆ ئەوەی کە بە خزمەتگوزاریەکان بەبێ دوور لە دەستی گەندەڵ و کەسانی نائەمین بگاتە هاوڵاتیان. ئەم کارنامەیە ئێمەش ئینشاء الله لە خولی شەشی پەرلەمانی کوردستان هاوکاری برای گەورەمان کاک مەسرور دەبین لە کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی درێژە پێدەری ئەو کارنامەیە بین. هیوایەوەتان بۆ دەخوازین ئێستا کۆتا پرسیار کە لە لای بەڕێستان دەبێت دەتوانن تەنها ئەم پرسیارە ڕاکێشن بزانین چی دەبێت. چی بە دەنگدەری سلێمانی دەڵێیت؟ ئێوە تایبەت بۆ بازم و پارێزگای سلێمانی بژاردەکراون و واتە لە سلێمانی دەنگتان پێدەدرێت. بۆ شاری سلێمانی چیتان هەیە؟ یەکەم پرسیار زۆر بەدڵی من بوو، ئەخیر پرسیاریش زۆر تایبەتمەندە. ئەم پرسیاری لای تۆ زۆر بەدڵی منە، زۆر خۆشحاڵم بۆ. من پارێزەرم، ئێمەی پارێزەران بەسەر چەند چین و توێژەکانەوە بەدەر لە هەموو چینەکانی تر زۆر بەخەمی داهاتووی ئەم کۆمەڵگەیەوەن. ئێمە پێمان خۆشە کۆمەڵگەکەمان کۆمەڵگەیەکی مەدەنی بێت، کۆمەڵگەیەکی شارستانی بێت، کۆمەڵگەیەکی پڕمەعریفە بێت، هاوڵاتیان تیایدا بەبێ جیاوازی خزمەت بکرێت. دەنگدەری سلێمانی دەمێکە هەڵدەخەڵەتێنرێن و چەواشە دەکرێن، دەمێکە دەنگیان پێدەدرێت، دەستیان پێدەخرێتە ناومەرەکەبەوە بۆ چی؟ بۆ مەسلحەت و بەرژەوەندی لایەنی سیاسی. چیتر خەڵکی سلێمانی هەموو لایەنە سیاسەکانی تاقی کردەوە بە لایەنی دەسەڵاتداری دەسەڵاتی خۆجێی سلێمانی و بەو لایەنانەش کە ئۆپۆزیسیۆنن جگە لە وێرانکردنی شاری سلێمانی و هەڵخەڵەتاندنی دەنگدەری سلێمانی بۆ مەسلحەت و بەرژەوەندی خۆیان هیچیان بۆ سلێمانی نەکرد. خەڵکی سلێمانی شایستەی خزمەتکردنن، بۆیە داواکارم لە خەڵکی سلێمانی با ئەم جارە دەست بخەنە مەرەکەبەکەوە بۆ مەسلحەت و بەرژەوەندی خۆیان. چیتر بە دەنگەکانیان کەسان و لایەنی دەرەوە و لایەنی
بەرژەوەندی خواست دەوڵەمەند نەکەن و گەوریان نەکەن با ئەم جارە بەخەم داهاتوی خۆیانەوە بن 4 ساڵ جارێک هەڵبژاردن دەکرێت هەموو تەمەنیش 2-4 ساڵ جارێکە با ئەم جارە هەڵبژاردەکەیان پارتی دموکراتی کوردستان بێ پێم وان نییە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ کام لەلایەنەکان هەموو لایەنی کوردستانین و هیچ جیاوازیەکیان نییە با دەنگەکانیان بۆ پارتی دموکراتی کوردستان بێ بزانین پارتی دموکراتی کوردستان چی دەکات ئەم 4 ساڵە بە پارتی تاقی بکەنەوانێ دەستان خۆش بێ هەرچەنە کارەکانی زۆر لە مێژە دیارە چۆنە دەکرێت ئەم 4 ساڵەش هیوایەوە بخوازرێ درێژە بە کارە باشەکانی بدرێت لە کۆتا پرسیارکە پرسیارێکە بۆ تۆ هەموو پاڵێوراوانی دیکە کە دێنە پرۆگرامی 6 پرسیار واتە دەکرێت ئەو 5 پرسیارە جیاواز بن لە 5 پرسیاری هاوڵەکانی تۆ بەڵام ئەم پرسیارە گشتگیرە بۆ هەمووتان و ئەمەیان پرسیاری سوورە لەسەر کارتێکی سوور کە دەمانوێت پێت بڵین چی لە لای تۆ هێڵی سوورە بەڵێ لای من بۆ ئەم هەڵمەتی هەڵبژاردنە دەنگدەر و هاوڵاتیان هێڵی سوورە دەنگدەر شایستەی خزمەتکردنە شایستەی ئەوەیە کە بەڵێنی واقعی پێ بدرێت شایستەی ئەوە نییە هەڵبخەڵەتێنرێ فری و بدرێت بەلاڕێدا بدرێت شایستەی ئەوە نییە دەنگدەر بە ئاقارێکدا بدبرێت کە لایەنەکان تەنها مەسلحەت و بەرژەوەندی خۆیان لە بەرچاو بگرن و دەیان کاری ناڕاست و کاری فریودان بەرامبەر بە دەنگدەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن لای من دەنگدەر و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هێڵی سوورە زۆر سوپاس دەکەم بۆ بەشداربوون لە بەرنامەی 6 پرسیار پارێزەرنیان عومەر تۆفیق کاندیدی ژمارە 51 لە لیستی 109 هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین بەو هیوایی کە جێی متمانەی دەنگدەران بیت و لە هۆڵەکانی پەرلەمان بتبینین سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ئێوە بەڕێزیش بەس باش.